ئامانجی زۆربەی خوێندکاران دوای دەرچوونیان لە زانکۆ و پەیمانگاکان دامەزرانە بۆ ئەوەی ژیانی خۆیانی پێجێگیر بکەن، بەڵام بەشێکی زۆری خوێندکاری زانکۆکانی هەرێمی کوردستان لە داهاتووی خۆیان دڵنیانین. الكلية تدخلني 4 سال تا إمتى هاي 12 سال قطابخانة 4 سال كلية بشتيوا 12 سالا و 4 سالا لو أنا هيش تشتوني إدام مزراندن يعني حيفا مستقبلك تفوتها. بژاردە یەکەمی خوێندکاران ئەوەیە لە کەرتی گشتی دامەزرێن، بەڵام ئەمە تاکە بژاردەیان نییە، چونکە ئەوان خۆیان بە بێبەش دەزانن لە زۆربەی ئەو کۆمپانیانەی خۆی و بیانیانی کە نیشتەجەی هەرێمی کوردستانن. دیمامان ئەو کاتە ئەبێت کە مەسەلەن حکوومەت یعنی سنتەرێ بکاتەوە لە بینی کۆمپانیەکان و خوێندکارەکاندا، یعنی ڕەبتێکەوی لەو بینەیدا دەڵێبەکە لێرە لە هەندەسە تەواو کات یعنی هەر کۆلێجی تەواو کاتن سەرگەردانە بێ نازانین بچێت بۆ حکوومەت یان بچێت بۆ ئەهلی داوام بکات. بۆ ڕەخساندنی هەلی کار و ئاسانکردنی دامەزراندن، ئەنجومەنی باڵای وەزارەتی خوێندنی باڵا سەنتەری بەکارخستنی لە گشت زانکۆکانی هەرێمی کوردستان دامەزراندووە. خوێندکارانیش داوا دەکەن ئەم سەنتەرە بە یەک چاوسەیری هەموو خوێندکار و دەرچوان بکات. ئایا ئەم سەنتەرانە بۆ هەموو خوێندکارەکان هەروەکو یەک ئاستە هەروەکو یەک حسابیان بۆ کرێ؟ ئایا هیچ واستەیەک نییە لە خوێندکارێک بۆ خوێندکارێکی فەرق نییە؟ من خوێندکار هەیە ئێستا هێشتا جامعەی تەواو نەکردو دامەزراوە لە ئیشی خۆیان ئیشەکات، خوێندکاریشمانەیە و خاوەنی شەهادەی هەندەسی پرۆگرام سازی هێشتا هەر لە ماڵەوە دانیشتووە. مەبەستی وەزارەتی خوێندنی باڵا لەم سەنتەرە پەرەپێدانە بە بەهرە و توانای خوێندکار و دەرچوان بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی تواناکانیان هەلی کار بۆ خۆیان بڕەخسێنن. ئەو بڕیارە لە ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا دەرچوو سنتەرێک بە ناوی سنتەری بەکارخستن. سنتەرەکە بۆ ئەوەیەکەوە ئەو قوتابی خوێندکارانی کە هە لە پۆلیەکەوە ئەو بەشەی کە لێی دەخوێن ئەو پسپۆرەی کە لێی دەخوێنن کار لەسەوە دەکات کە بزانین ئەو قوتابی خوێندکاران ئامادە بکاتن کە لە کاتی دەرچوونیان لە چ بوارێکی ئیشدا بگەڕێن. هەر بە گوتەی وەزارەتی خوێندنی باڵا سەنتەری بەکارخستن ڕاهێنان بە خوێندکاران دەکات لەسەر چۆنیەتی دروستکردنی CV و ئەنجامدانی چاوپێکەوتن. هاوکات ڕێگریش دەکات لەوەی کۆمپانیا بیانیەکان تەنیا کرێکاری بیانی لەگەڵ خۆیان بهێن و هاونیشتمانی کورد لە دامەزراندن پەراوێز بخەن. خەونی هەریەک لەم خوێندکارانە دوای دەرچوونیان دامەزراندنە، بەڵام ترسی دانەمەزران ئەوانی لە داهاتوودا بێهیوا کردووە. وەزارەتی خوێندنی باڵاش دەیەوێت لە ڕێگەی دامەزراندنی سەنتەر لە گشت زانکۆکانی هەرێمی کوردستان تا ڕادەیەک کێشەی دامەزراندن بۆ ئەوان چارەسەر بکات. ڕێکار عەزیز ڕووداوە.